بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ئەو هەوڵانە دەکەین کە دەدرێن بۆ تێکدانی خێزان و لاوازکردنی پەروەردە و لە ناویشدا پەروەردە ئیسلامی قسە لەسەرەوە دەکەین ئەو ڕووداوانەی کە لە ماوەی ڕابردوودا ڕوویانداوە چەندە بەرهەمی جێندەرن و بانگەشەکردن بۆ جێندەر و چەندە بەرهەمی ئەوەیە کە ڕۆڵی پەروەردە ئیسلامی لاواز کراوە و ڕێگری دەکرێت لە چالاکی ڕێکخراوە ئیسلامیەکان سنووردار دەکرێن دێکجار تا چەندە ئەمەش کاریگەری هەبووە زیانەکانی لێکەڵبەشانەوەی خێزان و لاوازکردنی ڕۆڵی پەروەردەی ئیسلامی لەسەر ئایندەی کۆمەڵگەی کوردی تاوتوێ دەکەن لەگەڵ هەرێک لە بەڕێزان فازڵ قەرداغی نووسەر لە ستۆدیۆ هەروەها لە هەولێرەوە کاک حاجی کاروان بانکخوازی ئیسلامی سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک فازڵ گەڕە بەرزستانەوە دەست پێ بکەین نزیکترین ڕوودا ئەو ڕووداوەی هوانەی شاری سلێمانی بوو ئەم ڕووداوانە چەندە پەیوەندی بەو هەوڵانەی ڕابردووەیە کە دراون بۆ مەسەلەی هاودەکردنی جێندەر بێت لاوازکردنی پەروەردە کاڵکردنەوەی بەها ڕەسەنەکانی کۆمەڵگەی کوردی وڵا بەنایخوا ئەوەی کە ڕووی لە هوانە کەمتر پەیوەندی بە مەسەلەکانی جێندەر ئەوانەوە بەڵکەوە ئەوە ئاڕاستەیەکی یان جیهانیە ئەو جۆرە ڕفتارانە و کاتی خۆی هەر هەبووە بەڵام بە شێوە لە شێوەکان یعنی کەمتر بان بە شێوەیەکی کەمتر ئەمە یعنی هەر وەکو جارێکشان باسم کرد کە ئەمە کە ڕوویە لە هوانە یعنی ئەوەشی ئەوانەی کە ماتۆر سوارەکان و کە پەلاماریان ناو پەلاماریان ناو کە لێو بوون و هەر ئەوانش کە لە ناڕازیش بوون و ئەو کچانش کە لێ بوون ئەوانش کە بە ماتۆر ئەو کچانیان هێنا هەمویان جیلی تیکتۆکن یعنی بە مختصری با بڵێن زۆر بە کورتی بڵێن جیلی تیکتۆکن جا پەیوەندیان هیچەوە بە دین و ئیسلام و نە بە کەلتور و بە تەنانەت بە فکر و فەلسەفە و جێندەر بۆ شتانە گەنجێکن تر لە فەراغێکە ژین ئەمە ئەو هەوڵانە نییە کە دەدرێت بۆ نمونە خۆی جێندەر مەسەلەی یاخیکردنی کچی لە خۆ دەگرێنە ناو خێزان لەوەی کە کۆنتترۆلی لەژێر کۆنتترۆلی دایک و باوکدا نەبێ یاخود ئەوە هەوڵانی کە لاوازکردنی پەروەردە تێکدانی خێزان کە دەمێک هاوڵی بۆ لەسەر فەندی ڕێکخراوەکان بێ کوسڵخانەکان بێ هەوڵاننی لە ڕوویەکەوە ئەوەیە بەڵام لە ڕووی ترەوانە چونکە ئەوەی کە ئیش لەسەر جەندەرەکە یعنی مەرجنیە بە دوای ئەوشتانەیە بگەڕێ یعنی ئەو جەندەر خۆی چیە لە ئەسڵا پەیوەندی یعنی پێناسێ یعنی هەیە مەسەلەن جەندەر و جنس یعنی جنس یعنی بە معنای ئەوەی کە لە شولاری مرۆڤ پیاوی ئافرەتەوەی کە جیاکاتەوە ئەمە هەر وەکو یەکە زانیە وەکو زیاتر کۆن بە پێناسە کۆنەکە هەیە بە دەوری ئیجتیماعیە دەوری ئەو ئینسانە چیە لە کۆمەڵگە چ شتێک باشە زانێ بۆی چه نوع ڕفتارێک ئەزانێ بۆی ئەو نێڵم بۆ نمونە ئەڵێ مەسەلەن پیاو بۆ ئیشی دەرەوە ئافرەت بۆ ئیشی ماڵ ئەوە دابەشکردنی دەوری کۆمەڵایەتیان مەسەلەن پیاو وعدەیە مەسە ئافرەت ئەگری ئەو شتانە ئەوە پێوترێت ڕفتارە ئەم دابەشکردنە یعنی دابەشکردنی ئەوەیە کە جەندەر دەوری پیاو بیان ئافرەت وێ لە کۆمەڵگە بەشێکی تری ژێر ئەچێتەوە سەر مەسەلەکانی لانە جنسیەکان یعنی هەستی ئەو پیاوێن ئافرەتە خۆی هەست بەشی خۆە هەستەکە پیاوێن هەستەکە ئافرەتە ئیتر ئەوانەی کە زیاتر یانە بەشی یەکەمیان کە ئەڵێن جەندەر و ئیش لەسەر جەندەرەکە مەرجی یعنی ئەوان هانی ئەوە بن یان ئیشەکان بگاتە سەر ئەوە ڕەنگە لە وەکو ئەنجامێک یعنی وەکو ئەنجامێک لە هەندێک ڕووە بگاتەوە سەر ئەو بۆ نمونە ئێمە کاڵێن لە دەوری سلوک ڕفتاری کۆمەڵایەتی لە بۆ پیا بۆ ئافرەت ئەڵێن ماتۆر بۆ کوڕە بۆ کچ نییە مەسلە جەندەر ئاماڵای ئەو شتە سەپێنراوە بەسەر کۆمەلگە سەپانیوتی بەسەر کوڕ و کچە یعنی کە ئافرەتی بە هەر مەسەن سواری ماتۆر بێ لەبەر ئەوەی ئەو جاکردنەوەی نابێ ینی ببێ ئەبین بۆ نموە یعنی کچێک ئەچێتە ناو قەرەباڵغیەکەوە بە سواری ماتۆرێکەوە خۆی لێ خۆیان لەگەڵێکی تر ئەڕوە ئەمە ئەنجامێک بەڵام ئەم ئەنجامەی کە لە هەوانە و غێری ئەوە نییە بڵێ لەوە هاتبێ باش بەس دەمێک هەوڵێک نییە بۆ تێکدانی خێزان بێت ئەمە شەر ئەو ڕووداوانە ڕووداوەکانی ڕابردوش ئەنجامی لاوازبوونی پەروەردە خێزان ئەوەی لێ ناکەوێتەوە خۆی هین لاوازبوونی پەروەردە و خێزان لە هەموو جیهانە هەیە لە ئەوروپا هەر زۆر یان بە شێوەیەکی زۆر گەورەتر بەڵام با بڵین بەشێکی ئەوە هەر سەردەمەکەی خۆمان یان سەردەمەکەی خۆمان ئەو جیاوازەی دوور خستەوەتەوە نەک لە بینی بڵین کوڕ و کچ و خێزانەکەی لەناو خێزانەکەی خۆی لە ناو خزمانە ئەو دوورکەوتنەوە دروست بووە بەهۆی یعنی بڵین پێویستیەکانی سەردەم بێ یان هەر
شێوازی ژیانی ئەو سەردەمەی کەمەیتیان ئەو شتەی دروست کردووە ئەنانێتێکی دروست کردووە فەردانیەکی دروست کردووە تاکڕەوەیەک ئەو فەردانێتە جاریوارە سەرکێشە بۆ ئەنانێتیش لایەنە کۆمەڵایەتیەکە لاوازە لاەنە کۆمەڵاتی و ناڵی مەسەن هەرتا ناخزمایەتی نیە لاەنە کۆمەڵاتێ هەستی ئەو مرۆڤە لە کۆمەڵگەیەکە و بەشەکە لەو کۆمەڵگەیە مەسئولێتێکی هەیە لەو کۆمەڵگە نەکردنی وەکو فەردێکە حەزکە بە هەشێ ڕوو ئەمە یعنی سەردەمەکەمان واکە ئیتر لەم لاو ئەگەر خەڵکی تر ئیش لەسەر ئەوە بکەن ئەوە شەر هەیە ینی ئەوە زیاتر پاڵ بە ئەو ئەتیجاهە ئەنیە بەڵام بێ ئەمە جا بکەینەوە کەم باسی جەندویان ڕێکخراوەکانێکی یعنی هەمووی وەکۆڵی وشک و تەڕبێک و نەسووتێنین هەمووی بە یەک چاو تەماشانەکەین چکە ڕێکخراوی زۆری ئافرەتان هەیە ئیش بۆ ئافرەتانەکەن بەڵام ینی ئەم ئیشانە لە زمانی ئیشەکانیان نییە یعنی بەسەر بەشێک هەیە ئیش لەسەر بەشێکی ئەو ڕێکخراونە ئیش لەسەر چیەکەن لەسەر ئەوەی کە لە لایەنە کۆمەڵایەتی لایەنە ئابوورێکی ئافرەتان بۆنەوە یارمەتی ئافرەتان بن لەسەر پێخۆیان بەستن و ئیشان بۆ بدۆزنە و بە تابەتی ئەوە ئیشی نییە ئەوەی مەسەرن جا بۆ تۆ لە مێردەکەیان مێردنی نییە ئەوانە بەشێکی تریشان ئەوانە ڕێکخراوە سیاسی و ئایدۆلۆژیەکانن ئەوانە کە من هەندێکی زۆر کە من ئیش لەسەر ئەوواکەن کەسانێکی ناسراویش یعنی کە یارمەتی ئەم ڕێکخراوەکەیان ئەو ڕێکخراوەی ترەیە ئەمانە ئیش لەسەر ئەوانەکە یعنی ئایدۆلۆژیا تێکەڵ ئەکەن بە مەسەلەکانی جەندەر و مەسەلەکانی ئافرەت یعنی ئەبی ئەمە ئەم جیاوازیە زۆر بکەین هەمووی بێک چاو تەماشانەکە ماڵین کورچیەڵێ ئەڵێ ناڵێ بە تفەن بە تاریکەوە نەنین ئێستا ئەمەی کە ڕوویە لە بینی بڵین ئیسلامیەکان با بڵێن خەڵکی محافظ لەلایەک و خەڵکەکانی تریش ڕێکخراوەکان و ئەوانەی کە ئایدۆلۆژین ئەوانەی کە ئایدۆلۆژینین بۆ بەتە یعنی شەڕێکە مناڵێم شەڕێکە لە ناو تاریکیە شەڕێکە ینی شەڕەت تفەنگێک لە ناو تاریکیە کە هەمووی هەردوو لاکە تەعمیمەکەن بە گشتی ئەم گشتیکردنە هەر لە ئیسلامە ئێمە وەکو موسڵمان قسە بکەین گشتیکردن هەڵەیە گشتیگەرە بۆ هەموو حاڵەتێ بە پێی خۆی لێکۆڵینەوەی لێ بکەین باشە بەشی زۆر لێو ڕێکخراون لەوە هاتون کێشەی خێزانی زیاتر نەبووە کێشەی خێزانی زیاتر نەبوو تونتیژی زیاتر نەبووە ئێمە کێشەی خێزانی زیاتر بووە بەڵام ناوەتوانین بەشی هەمووی خەتای ئەوانە بەشی ئەو بەشەی ئەوان چییە مەس هەندێک ڕێکخراوی ئافرەت وەکوتم یارمەتی ئافرەتانێن ئەوە هەیە یعنی ئیش ئەکەن و یعنی پەیوەندی ئەنجار فەند وەرەگرن کە ئەو فەند وەرەگرێ فەندەکە وەرەگرێ بە پێی یعنی هینێکە بەپێی بەرنامەیەکە شتێکە دەرخستەیەکە ئەبێ ئەو لایەنێکە فەندەکەی باتی بزانێت چارەکاری چییە هەر لە خۆیەوە ئیش ناکات ئەمە هەی بە یعنی من ئەمسە منەمە کەم ئەیڵێم ئەوە سەرچاو یعنی سەرچاوم هەیە سەرچاوە لەو ئەوی کە ئاگادارە لەو شتانە هەیە یعنی لەو نوع کەسانەیە کە هانی ئەو یعنی ئەو جۆرە ڕەفتارەیان خۆیان یعنی لە سلووکیان بۆ شێوەیە بەڵام لەو ڕێکخراوە ئیشەکەن لە ناتوان ئەو شتەی خۆیان فڕستکەن بەسەر ئەو ڕێکخراوە چونکە ئیشەکەی تهدید کراوە بۆ ئەوە مەسە یارمەتی ئافرەت بۆی کە بۆ نمونە ئیشێ بدۆزێتەوە ئەم ڕێکخراوانە کە ئەو بەشێکی کەم یعنی کە هانی ئەوەن ئەبنە بە هۆی تێکدانی خێزان هەندێکن ئەوانێک کە تەدەخولەکەن لەناو کاروباری خێزان یعنی مەسەلە ئەحوالی شخصی بینی ژن و مێرد مەسەلە هەر ئەبینە مەسەلەن پیاوی ژنێکی تری هێنا و ئەوان تەدەخولەکەن و کێشەی خۆیانە بەڵام ئەوان تەدەخولەکەن هەیە من برادرم هەیە ژنی دووهەمیانە ئەوان هاتون تەدەخولیان کردووە لە ژیانیانە یعنی بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەمانە وەکوتم کەمێکن بە ئاڕاستەیەکی سیاسی و ئایدۆلۆژیان هەیە و خەڵکیان لە پشتە کە لێرە یعنی کە خەڵکی ئێرن دەرەوە خەڵکیان لە پشتە لە دەرەوەش ئەویان یعنی ناسی سپاس دەکەم کاک حاجی سپاس بە ئامادەبوونی بەڕێزت بە بۆچوونی بەڕێزت ئێستا هەوڵێکی بڵێن بەرنامە بۆدا ڕێژراو دەبینی بۆ تێکدانی خێزان بێ لاوازکردنی پەروەردە بێ و لە ناویشتە لاوازکردنی بڵێن ڕۆڵی پەروەردەی ئیسلامی ئێستا و ڕووداوانەی کە تاوانکاریەکان زیاد بوونە دەرەنجامی ینی لاوازبوونی پەروەردەیە هەوڵە بۆ تێکدانی خێزان بە ناوی خۆی گەورم هەرەبان سپاس کاک حەکیم و ڕێز و سڵام بۆ مامۆستای خۆشەویستم بۆ بینەرانی ئازیز تەمان ئەم جارە پێش هەموو شتێ ئەبێ ئێمە وا سێر خێزان بکەین کە ئەتوانین بڵین قەڵایەکە ئەم قەڵایە ئەبێ هەمومان هەوڵ بدەین بۆ پاراستنی بە ئیسلامیتەوە بە ڕۆشنبیرتەوە بە هەموو کەسێک لەم کۆمەلگایە ئەبێ هەمومان هەوڵی ئەوە بدەین خێزانەکان لە ترازان بپارێزین و لە تێکچوون بپارێزین و یارمەتی خێزانەکان بدەین بە هەموو شێوازێک تا یەکانگیر بین نێرین خێزانەکان تێک بچێت بەڵام ئێستا کە هەندێ بابەتێ غەیری ئەوەی کە تۆ ناوی ڕێکخراوە نەی وەک مامۆستا ئیشارەتی پێدا هەندێ ئەحزابی سیاسی ئەڵێ
و حتا ڕێکخراواتی دەولی عالەمی و دەوڵەتانی دەرەوە و هەتا ئەتوانی بڵێ UN بازێکیان لە پشتی ئەم بابەتەوەن کە یعنی کار لەسەرەوە ئەکرێ پێگەی خێزان لەناو کۆمەلگایە زەعیف بێ بعضێکی بە ئەنقەست و بە بەرنامەداڕێژراوی بە تەختیت و هەنگاوی باشی بۆ نێنراوە و بەعزەکەی تریشی بە وەسائلی ئەمڕۆوای لێ هاتووە بە تایبەتی ئەو کرانەوەی لە مەسەرەی سوشیال میدیا و ئەو ئیعلامی کە ئێستاکە هەیە و ئەو مۆدیێلاتە و ئەو تەراکوماتە سەقافیەی کە چەند ساڵە وا کۆبۆتەوە و ئەو تەراکوماتە ئیعلامیەمانە هەمووی وای کردووە بە مباشر بێ بە غێر مباشر بێ کاریگەری خۆی کردووە لەسەر خێزان وای کردووە ئینتیمای کەسەکان بۆ ناو خێزان یعنی هەمووینە ئەوەی کە محافظن ئەوەی کە ئینتیمای بۆ خۆی ئەوانە بەڵام ئەتوانی بڵێ بە شکلێکی تا حدێک تەسیری کردو لە خێزان ئینتیمای ئینسانەکانە ناو خێزانە بۆ خێزانی خۆی نەمێنێ پابندبوونی ئەخلاق بە ناو خێزانەوە نەمێنێ مەحەبەت و خۆشەویستی و ڕێز و قەدر و یعنی باوکایەتی و مناڵایەتی و خێزان ژن و مێردەکان لەگەڵ یەکە خزمەکانە ناوێکە ئەمە بۆ خۆی کاریگەری لەسەر زیهنی هەمومان و لەسەر پەیوەندیەکانمان و لەسەر ڕابیتەی ئوسەری یعنی ئەو تێکەڵکێشی ناو خێزانەکان دروست کردووە بازێکی وەک گوتم وەسایلی دەروێ بازەکەی تریشی خۆمانین یعنی خۆمان وەکو خاوەن خێزان ژن یا پیا و یا مناڵەکان ئەم بە ئەمان ئیهمالیەتێک یا چۆن بڵێ دەساردیەک ڕووی داوە ئێستا هەیە لە نێوان بەڕێوەبەرانی ئوسرە بەڕێوەبەرانی خێزان باوکو دایکەکان لەبەر مەشغەڵەتی بازیەکیان بە سوشیال میدیا باوکەکە بە ئیش و کار یعنی وای لێ هاتووە ئیهمالیەک یان دەستشلێک یان دەستکراوەیەک ئەتوانم بڵێم دروست بووە بۆ مناڵەکانمان لەوەی کەوە یاعتیماد دەکەنە سەر خۆیان یعنی من ئێستا هاتم بەم سەعاتەیە مناڵم بینیوە بە تەنیا عمری ناگاتە 10 ساڵ بە تەنیا دانیشتووە مۆبایلی بەدەستەوە لە دەرەوە بۆ سەرمایە ئێ باشە ئەم باوکە یعنی معقوڵە مناڵێکی وا بەجێ بێڵێەوە کچیشە ئەوە نەبێ کوڕ بێ ئەمە خەتای چیەیە مەسەرەن ئەمە تۆ بڵێ بە تەختی دوای کرابێ نە بازێکی خۆمانین بە ئیهمالی دایک و باوکە کە ئەم مناڵە ئاوای لێ دێ بەرەو ئینحراف و لادان وردەوردە ئەچێ بەڕاستی بۆیە ئەتوانم بڵێم یعنی ئەمە خۆمان ئەگەر بێت و بەهێز نەبین وەکو خێزانێک ئەو کاتە کاریگەریەکانی دەرەوە بە ناحەز و بە حەزداریش وامان لێکەن بە ئاسانی اختراقمان بکەن خێزانەکانمان لەدەست بچێ عائیلەکانمان هەڵوەشێتەوە مناڵ نەبین بە ساحێوی ئێستا زەمانەکەی گۆڕاوە بەڕاستی یعنی ئەو زەمانە وەسائلی تێکدانی خێزان ئەوەندە زۆرە بەرامبەر ئەوە ئەبێ وەسایل و هۆکار هەبێ بۆ پاراستنی خێزان بۆ لەو وەسایل و هۆکارانە ئەوەیە کە ئەتوانم بڵێم بە سەراحەت بیڕێم باشترین شت بۆ پاراستنی خێزان پابندبوونە بە دینەوە و دینی ئیسلامی حتا ئێستاکە مەسیحیەکانیش خۆی من نزیکینەوە تا لە عەنکاوە و مەسیحی هەیە ئەوانەی کە پابندن بە ئاینی مەسیحی خۆیانەوە ئەوانە وەکو خێزان ماون و تەنانەت کەلتوریش تەسیری لێ نەکردوون یعنی ئەمە بۆیە بەڕاستی یەکێک لەو شتانی کە قەڵغانە بۆ پاراستنی ئینسانەکان و ئەمە ئەم دینە جوانەیە کەوامان لێکات ڕێز لە نێوان دایک و باوک بگیرێ لە دایک و باوک بگیرێ خۆشەویستیەوە ژن و مێرد باس کراوە و باسی ئەوە کراوە کە تۆ چۆن مامەڵە لەگەڵ دایک و باوکتەکەی باسی جیرانی ئەملا جیرانی ئەولاد کراوە حتا لە حەدیسە باسی جیران کراوە یعنی ئەمە بەڕاستی ئەمە دینە تەنزیمی ناو خێزانمان بۆکات و تەنزیمی عیلاقەکانمان بۆکات بۆیە بەڕاستی زەمانی باشترین زەمان بۆ پاراستنی خێزان لە تێک چوون و بۆ بەرگاربوونەوەی ئەو هەجمە شەریسەی کە دەستی پێکراوە بۆ تێکدانی خێزان پابندبوونمانە بەم دینە جوانەوە باشە بەس کاک حاجی ئەو هەوڵانەی کە دراون بەشێکی بامازیشتنی خێزان لە ڕێگەی ئەوەی کە بانگەشەی بۆ دەکەن لە ڕێی جێندەرەوە نەبووە و ئێستا ڕەنگە هەوڵێکی شەبێ دوای و دەرکەوتە خراپانی کەیە بۆ جوانکردنی ئەم چەمکە لە هەندێک کەناڵ و هەندێک خەڵکانێکەوە بەڕێز چۆنی لێک دەدەیتەوە خۆی ئێمە تا ئێستاکە کۆمەلگاکەی ئێمە لەخوا بە زیاد بێ ڕاستە باسی جەندەر هەیە و باس ئەکرێ و ڕێکخراو هەیە و ئیشی لەسەرەکرێ بەڵام ئەتوانی بڵین بە نسبەیەکی زۆر کەم تەسیری کردووە چونکە بە جدی تا ئێستا ئەم قسەیە حەقی ئێمە شانازی پێوە بکەین کۆمەلگای کوردەواری ئەو فکرە شاز و ئەخلاقە نەشازانەی کە لەناو کۆمەلگان وەکو ئەو بابەتانە بە ئام کوردەواری خۆمان بە چاوێکی سووک سەیری ئەو بابەتانە ئەکات کە
ئەوێ ئینسان لە ئەخلاقیەتی دابڕنێ و بیشۆرێتەوە و هیچ پابندبوونێکی نەمێنێ بە ئەخلاقە و قیەمێک و مەبدەئێکەوە لەناو کۆمەلگای ئێمە ئەم بەباتە تا ئێستاکە منبوزە و هەریش منبوزە بێت و ناشرین ئەبێ بەڵام ئەوەی کە گرفتە ئەوەیە دەستێکی دەرەوە نەکرد بۆ کوردستان بە پێی ئەو ڕێکەوتن نامەیە جیهانیەی کە زیاتر لە 35 وڵات 30 وڵات زیاترە پابندن بەو ڕێکەوتن نامەی کەوە ئەو بڕگانەی کە لە ناو یاسای جێندەرا هاتووە ئەوانە ئەو وڵاتانە پابندی خۆیان دەربڕیوە ئەوە مشکلەکە لەوەیە یەک تاوان دووشت هەیە یەک ڕێکخراوەکان کە بەشدار بوونە لەوێ دوو ئەو وڵاتانی کە ڕێکخراوەکان لەو وڵاتە کار ئەەکەن هەردووچیان ئەمانە ساڵانە ئەبێ راپۆرتی خۆیان بنێرن ئەوەی کە مامۆستا ئیشارەتی پێدا ئیشارەتی بە شتێکی جواندا ئەگەر تەنها باسی جەندەر لە ڕۆ کۆمەڵایەتیەکەی بێ بۆ نمونە ڕۆلی ئافرەت دیار بێ ڕۆلی پیاو دیار بێ خۆی مەشەرەوەمان وتووە بەڵام ئەگەر لە باسی جەندەر لە پشتی ئەمەوە خاڵەکانی تر باس کراوە وەکو هاوڕەگەزبازی وەکو جنسگۆڕین وەکو ئەوەی کە مەیلی جنسی چۆن بێ وا ممارەسەی جنس بکە یعنی ئەمانە بۆ خۆی بەڕاستی هەم خێزان نایرێم کۆمەلگا نایرێ من ئەمڕۆ ینی پێشوی بێمە ناو بەرنامەی تۆ یەکێک لەو بەڕێزانەی کە لەم کوردستانە لە ناو دەستگایەکە هەرچەنە من نامەوێ خەڵک بترسێنم بڵێن بەڵام ئەمە هەیە تا ئێستا 5 کەس ڕەگەزی خۆیان گۆڕیوە 4یان پیاون یەکێکیان ژنە باوڕەکە یەکێک لەو پیاوانە یەکی 2 مناڵیان هەیە یعنی باوکە چۆن ڕەگەزی خۆی گۆڕیوە لە ئەوروپا گۆڕیوێتی ئێستا ئەم پیاوە بۆتە ژن وەکو باوکیش 2 مناڵی هەیە حتا هاتون لێرە ئێستاکە مامەلە ئەکەن یان مامەڵە ئەکەن بۆ ئەوەی ڕەگەزەکەیان بگۆڕن تەمان لە یاسای عێراقیە باسی ئەوە نی ینی ئەو هەر یاسایەک لە بڕگەی یەکەمی یعنی قانونی عێراقی هاتووە هەر بابەتێک پێچەوانی شریعەتی ئیسلام بێ ئەو بابەتە ڕەبزە تەمان تا ئێستا لە کوردستانم بابەتە ڕەبزە و ئینشاڵڵا هەرواش ئەبێ لەبەرەوەی ناتوان بەپێی بەرکارە یاساییەکان ناتوان ئەمە بابەتە بکەن قەزم لە چی دێ هەوڵێکەیە بۆ ئەم بابەتە بەڵام ئەتوانی بڵێ بە 5 دەست ئەژمێر درێ بەس ئەوەی کە گرفتە چییە؟ ئەوەی کە گرفتە ئەوەیە ئەو خەڵکانی کە ئەیانەوێت ئەم بابەتە بکەنە حاڵەتێکی نۆرماڵ ئیعتیادی لە لای گەنجانمان لە لای خەڵک کە ئەمە حەقێکی سروشتیە کە ئەمە بێ پارێزراوە بێ کە ئەبێ بە قانون بیپارێزی ئەبێ دەستی بگری ئەمە وای لێ دێ ئینسان لە ئینتیمای ئینسانیەتی خۆشی ئەبێتەوە ینی تەنانەت ڕەگەزی خۆی لێ تێکەچێ ماقول نیە تۆ هۆرمۆنت مەسەرەن هەندی حاڵەتی ژن بی و لە کاتێکە پیاوش بی ئەسپاس دەکەم دێمە خزمەتتان کاک فازت سەبارەت بە خودی دەستەڵاتیش هۆکار نەبووە بۆ من تێکدانی خێزان لە ڕووی بێکاری بێت مەشغەڵەتی خەڵک بێت بە زۆری بڵێن کار و کەسابەتەوە کە نەتوانێت بژێوی ژیانی دابین کات ینی لەوێەوە سەرچاوەکە پەیوەندی خێزان و پەیوەندی حکومڕانی بە سیستەمی حکومڕانی بەڵێ من باوەڕم بۆ نیە دەسەڵات وەکو باوک تەماشا بکەم دەسەڵات ینی کەسانێک کە نەدانراون مەفروزە ئێمە محاسبەیان بکەین یعنی وا ئەبێ مەفروزە بەڵام ئەگەر بڵین دەسەڵات باوکە ئەو دەسەڵاتی ئێمە وەکو باوکێکە خەریکی ڕابواردن و پارە و قمار و ئەوێ مەشروبی خۆیەتی و مناڵەکانی بەڕەڵا کردووە یعنی ئاوای لێهاتووە ئەو دەسەڵاتەوەی خەریکی ینی مەسلحەتی خۆی و بەرپرسەکان و وەکو حیزب مانەوە وەکو حیزب بڵین کۆمەڵگەی بەڕەڵا کردووە یعنی هەتا بڵین خەڵکانێکن بەرپرسن لە دەسەڵات مەسەن ئەو حەزیان بە هەندێک شت نییە بەڵام ینی بۆیان ناکرێت شتێکیان بۆ ناکرێت یەکەم بەرامبەر بە حیزبەکە بۆیان ناکرێت بە دەسەڵاتەکە چوان ینی دەسەڵات ئەوەی ناوێت دووە میشان لەبەر ئەوەی کە خوان یعنی لە مووقعێکی وانین بتوان ئەو کاریگەریان هەبێت لەسەر کۆمەڵگە کەواتە دەسەڵات بۆ کارانەی خۆی ئەوە بە شوەیەکی سلبی با بڵێن نەک ینی بەدەست کردوێ بە شوەیەکی سلبی بڵێن ئۆتۆماتیکی با بڵێن وای کردووە کە ئەو کۆمەڵگێتێک بچێ ینی هەموو شتەکانی کۆمەڵگەتی پرۆدەی ئیسلامی بەدەست نییە کە لە ماوەی ڕابردوودا بینیمە خودی دەسەڵات لە پێش نییە ڕاست ئەمە وتم مەکوین بە شوەیەکی بەس بە شوەیەکی یعنی بەڵام بە بەرنامە ئەو دەسەڵاتە چی کردو یان ئەو دەسەڵاتە یعنی قیەمی تێکیاوە یعنی بۆ نمونە دەسەڵاتێک کە خەڵکی کردووە بە یەکێکی کردووە بە جاسوس بەسەر ئەوانی تر ئەوە یعنی
يعني خوي قصيك عمر كوري خطاب هي على اجر حاكم جاسوسي بك بس الرعيتك افساد يعني قندل يعني كات ان جاء ما كرني خلق جاسوس بس مثلا او بلاو كردنوي او شتيك يعني او كسي لقل ياتي مستفيده او لقل ياتي مستفيدني يعني يوم بينمان حتى ما هيك زوج هذا تعييناتش ابوات يعني حزبي او كسا حزبي وخوانن بهمان شيء يعني اما هم قندل كردني كوملجيه وايل يعني بيوندي كان يعني كسيك بابلين هر كسيك دو كسن هلا زانكون يكي كان سرب حزبي دا صلاة يعني هادو كان يعني بخوانن يكي كان اتشت بال حزبي دا صلاة او تريانات شيء ابيت يعني او دو برادرها او دجمن يعني ليت يعني دو شتي دور جوازين ليت يعني تيك ام كاراني يعني دا صلاة كردويتي بو معنوي خوي بو قازانجي خوي كأوشتاني كل لايك وكوت مشويك أوتوماتيك كومالجيت يجي ولا لايك وخوي بأنقذ وايكدو أو إلى خومنية مستفيد نابت أما مثلا جاسوسي كردن مثلا استام كردن تناد تدخل مسألة قضاء يعني لا خوان لها مشتركة حتى قاتل مسألة بروردي عين إما خوم أومان بيني أو كونفرانس كي أو شتي كوبونوكي دابران أو ملا باختيار هو مبيني مانو يكي كان أفرتيا كرسمي يعني يعني بلين رمزي زردشتيا كان يعني كمينيه كان هموي كان كزيكن بشانازي وتيما دسكاري برودي ايني ما كردو يعني او كمينيه كان هاتون بيرو بوشوني اخوان بسر زوريني مسلمان سباندوا يعني اما يعني او جيشتوت او برودي بس والله كان كل وزارتي برورده او كهوليان كدو كاريجري ولا سر وزيري بروردش بهماشيو يعني لازم كابراي عقلي بيشكا بينشكا خوي لقل دسي هبوه دسي نبوه لهم حالتك او تعاون باره وزيري ورده تعاون باره بجدار لو تعاون چون كبروردي اسلامي براسي اما اوي كبيس معنا بروردي اسلامي بلا بشويكي يعني بشويكي تشريش نكر هرهبه يعني اسابون نمونه يعني طلبه خوي كقوبيا كتو برورديك على من غشنا فليس منا فيريكي يعني كبوكم مسلمان نابي قوبيا بكي واني باشا كفيريك او حديث قدسي يعني او حديث كالك خو بي خوش كسك يشيب كبشويكي جوان بيكا ان يتقنه واني كفيريك كيش دسيا ايش بجواني بيكي باشا تدخل نكد لك كاروباري خلقي تر يعني كبشكي سوشيال ميديا شيء او تركوا وخلق وازيان لو هنا تركوا ما لا يعني شيك علاقي بغونيه باسيك باسي خلقي تركه كومال الشتاء لبرود اسلام مجموعه اياتيك مجموعه فرموديك نجي عندي مواقف او اجي بكري بشرب ما مساي تابتي بو بكري يعني بكري برودي بتبدا درسك اخلاق كاكربواز ده مسائل بلين ايمان وانش بينيت خلقك هر شوان يبيع هنا كازاني كهم كزاني اخوائي تاكو تنيا قرآن هي وبيغمر هي وقيامته واشتانية اما وانا ذات الاوانيان بيوستا يعني خلاص اساسي انا باقي كي حتى خوي القرآن يعني سيده كي زوري لفرموده القرآن يعني زور تركيز كلام وتسلسلوكي انسان كانسان مؤمن عمل الصالح امن وعملوا الصالحات بدك من هاتوا ايمان بتنيا هاتوا بلان بدك من زور امنوا وعملوا الصالحات يعني في او تلبكي مع مستوى بسبور مع مستوى تابت بشرب حتى بدوره بشويكي عمليش في يعني كي يعني اخلاقي كي اسلامياني هبي او برود اسلاميه او ما نبي بشويكي شرب بشويكي عمليش بهماشيو يتتوزع هو ام خلقتونات يعني لبنجا بوليكي بنجا كاسيه هر بنجا كسك اصلاحكي سلوكيان اصلاحكي مرام تو اتواني بلايك مو تاثير دكس اصلاحكي اجتو دكس اعراضكي انجا او بنجا شلكي تريش او اصلاح نابي يعني سلوكي باش نابي بلام شتيك طبعا كي لي مشكا شتيك اتشاني لا مشكا سبيني يتبردمي سبيني دواي خوي فامكاتو يعني اواني هم يبير كبيتو او ما بيوس يعني خوي هر خوي بروردي اسلامي يعني خوي نقصاني كي زوري هي استاد صلاه هاتو لري هنديك سوا هاتون هاتون اوش نهشتو او كمكورتيش نهشتو انجا سيرك امر خناوانه اماني كالله يعني كارخراوي سياسي وايديولوجي يكي لوانا او كي ملا باختيار هل بنايش بينين يعني كامانه او كان ما بستيان ما بس ان افرته ان علمانيه ان مدنيه ما بحي اوشتانيان زور ما بسنيه يعني ما بس ان ايديولوجي كتابته بسبب بحشي ويكبي يتبع بس انا افرت زوري واني استباسي يعني افرت بخير شكل بابشيت انا ماطوره كان وني ما لو حوصه كسموي ماطور بابشيت واله بابرونا انا يقوم بس افرتكني ما بس والله كاك متدين كان بيانا خوش باب الروح ليس اجر ليس اجر متدين كان بيان وتعافت ابي ابشيت انا هنا ناو ماطور سوار ابي ابشي او يعني دينك واب انا عكسك انا وت انا سيرك عرفت شلون او متدينه اسلام شلون عرفت بس كزانيه
يعني عكسيانه كده اما هنا كان يك بدماي كان هيك اللي دان للدين شوف حر خوان مجموعه الرواسب كون شيوعي كون ماركسي وانا طبعا يشد هي طبعا كون شاب بلاتانا بلاتي عربي ولا كردستان مناڵم چ بەڵام چەپ گێڕ لەبەر ئەوەی چەپێکی زۆر سەقەتە چەپێکە لەسەر دژایەتی دین پەروەردەکراوە و بەشێکیان لەگەڵ دەسەڵاتن بە پێچەوانی مەسەن چەپی ئەوروپا چەپی ئەمریکای لاتین یعنی ئەمانەکە مەسەن چەپی ئەمریکای لاتین هینێکیان هەیە کاکە ئەجندەیەکی کۆمەڵایەتیان ئەجندەیەکی سیاسیان هەیە بۆ کۆمەڵگە خۆی بۆ هەژار بۆ دژایەتی ئەمپریالیزم لای ئێمە چەپی ئێمە لەسەر دژایەتی دین دروستکراوە. بەڵێ سوپاس دەکەم کاک حاجی سەبارەت بە ڕێکخراوەکان پێ دوایە بەشێک لە ڕێکخراوەکان ڕۆڵی خراپیان گێراوە لە تێکدانی خێزان بێ یاخود بڵین بەشێک لە کەناڵی ڕاگەیان کریان دەسەڵاتەوە داعم دەکرێن لە تێکدانی خێزان لاوازکردنی پەروەردە واگەر پەروەردەی ئیسلامی بکرێت بە بنەما ئێمە لە کۆمەڵگەش کە بەڕێز دەڵێ چارەسەرەوەی تاکێکمان بۆ بەرەم دەهێنێ. واللهی کاک حەکیم گیان ئەو بابەتە پێشی ڕێکخرا و پێشی لایەنە سیاسی باسی ئەگەر بابەتەکە زۆر زەخمتر و گەورەتر و ترسناکترە لە ئاستی ئەوەی تەنها هەندێک ڕێکخرا و ئیشی تایبەتی خۆیان بکەن لەگەڵ هەندێک ئەحزاب و حتا مؤتەمەراتیش ڕاستە تەئسیری هەیە مامۆستا فەزڵی شارەتی پێدا و کەسانی کە لە کوردستانم بابەتاکەن تەواو بەڵام بابەتەکە زۆر لەوە گەورەترە ئەبێ هەمومان دەرک بەو خەتەریاتە بکەین ئەمە بابەتێکە لە ئاستێکی نێودەوڵەتی کاری لەسەر ئەکرێ پارەی دنیای بۆ سەرف ئەکرێ مؤتەمەری بۆ ئەگیرێ لە هەموو لایەکەوە دەعمی ئەو کەسانە ئەکرێ کە کار لەسەر نەهێشتنی خێزانێکی تۆکمە بدەن ئەو خێزانی کە پێک هاتووە لە ژن و پیاوێک کە پێک هاتووە لە مناڵێ بێ ڕێزە باوکو دایکی بگیرێ و ئافرەت دەوری دیار کراوە و پیاو دەوری دیار کراوە ئێستا ئەیانەوەی هەموو ئەو حاڵەتە بگۆڕن یعنی لە ڕێگ و ڕیشەوە دەری بێنن بۆ نمونە ئەو ڕابیتە ئوسەریەی کە لە نێوان ژن و مێردێکا دروستە بێ لەسەر ئەساسی مارەکردن و شەرع و ئەو بابەتانە نەمێنێ ئەڵێ ئەبێ قەیچێکە بەبێ مارەکردن با بێکەوە بن جنسیش بکەن تەنانەت مناڵشیان هەبێ ئەمە ئەوروپا بۆ خۆی چەند ساڵی ئیشی لێکرۆ ئێستا خۆی تەواو ئێستاوان وێران بوون بەمە هەمان حاڵەت ئەیانەوە بگۆزنەوە بۆ وڵاتانی مسلمان ئەوجا ئەمە ئێستا لە ڕێی مسلسلاتت لە ڕێی ئەفلامت ئەمە چەندێکە ئیشی لەسەر ئەکرێ خۆی ئەمڕۆ نییە ئەمە لەوەتەی شاشەی تەلەڤیزیۆن و لەوەتەی 1970کانەوە دەستی پێکراوە هەتا ئەمڕۆ بەردەوامە بەزەوە خەریکە وردەوردە کاریگەریەکەی لەسەر خێزانی مسلمان تاکی مسلمان دروست ئەبێ بۆیە ئەو ڕێکخراوانەی کەوا تەرویج بەو بابەتە ئەدەن کەوا بۆ نمونە ئەڵێن پیاو نابێ ڕۆڵی هەبێت تەنها خۆی سەردار و گەورەی ماڵ بێ بەڵکو ژنیش ئەبێ بەرامبەری بێ نابێ ژن لە ماڵەوە ئیش بکاو پیاو بۆ نمونە ئەمر بک بەسەریە نابێ ژن قاب بشوە گسک بدا فڵام کە وای لێکەن ئەم ژنە لە موهیمەی خۆی دەرەکەنە دەرەوە قوڕەکەن بەسەریە نە لە دەرەوە جێ ئەکەنەوە لە پیاوی خۆشی ئەکەن مناڵشی سەرگەردانەکەن وەک هەندێکیان بێ پیاو ماونەتەوە کەونە سەر جادە ئێستا ئەمە ئەم بابەتە ئەو ڕێکخراوانەی کە ئێستاکە هەڵەسن بەم حاڵەتە بە تەشجیعی ئەم بابەتە بەڕاستی خەتەرە من سەردانێکی شۆڵتەرم کرد یعنی ئەو ئافرەتانەی کە لەگەڵیان ئەوانەی کە هەمووی سەرگەردان بوونە باوەڕکەی زۆربەی لەو بابەتە بوونە یعنی لە جیاتی ئەوەی نەسیحەتی باش بکرێن لە جیاتی ئەوەی یعنی یارمەتی بدرێن هەمویانیان لە پیاویان کرد و لە باوکیان کرد و باوک چۆنەوێ بە قسەیکەی بڕۆ لەگەڵ کوڕاکەوتۆ دە دوای کوڕ و لەگە پیاوەتیەک چۆی سەماڵە باوک نایگرێتە خۆی و یعنی بێتە دەرەوەش ئەیکوژن ڕێکخراو چی بۆکە لەبەرەوە بەڕاستی ئەبێ ڕێکخراوەکانیش بە پەیڕەوەکانی خۆیان بڕۆنەوە من ڕێئیم وایە یعنی ئەم بابەتە جارێکی تر فۆرمەلە بکرێتەوە هەر ڕێکخراوێک پابند نەبێ بەو یاسا و ڕێسایانی کە لە چۆنەڵی بەرکارەکانە لە کوردستان پێچەوانی شەریعەتی ئیسلام بێکارەکانیان ئەبێ پێداچوونەی بۆ بکرێت ئەگەر پێچەوانە نەبێت هەم پەیڕەویان هەم کرداریان ڕێکخراو خۆ قشتێکی باشە ئەگەر یارمەتی خەڵک بدەن بەڵام بە دەورە سلبیەکەیان کە تا ئێستاکە بەعزێکیان بە ئەنقەس بێ بەنا ئەنقەس بێ ڕۆڵی خراپیان گێڕاوە لە تێکدانی تاکی ئینسان و لە تێکدانی خێزانەکانمان. بەڵێ سوپاسان دەکەم ناوبڕێکمان هەیە دوای دێمە و خزمەتە بەڵێ بینیرانی بڕێز ناوبڕێش کورد و دەینە وڵاتان لەگەڵ مامێنە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە.
خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی محمود لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانن و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە تیپی ئەولایە و ئەم لا جپسینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من تامیکەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی هەمیانێکە بۆل بوو هەر بژی جبسینینی کامێکی لێت نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕست کەک فازڵ سەبارەت بە مەسەلەی مافی ئافرەت ئەگەر بڵێن پەروەردەی ئیسلامی ئاینی پرۆژی ئیسلام بکرێ بە بنەما ئێمە و کێشە خێزانیەمان دەمێنێ ینی وانێکیان پێیان وایە ئەمە دواکەوتوی ئەگەر ئافرەت بە نمونە پابەند بێ بە ئیسلام یاخود سەگوێمان لێ بوو دەڵێ نیوەی بڵێن ئافرەت هەموو وە کۆی لە ناو دەبرێت سەرنجی بوو لەسەرەوە ڕاست یعنی خۆ کوتم ئەمانە کەسانی کەن یعنی کە من باسی ڕێکخراو ئەو شتانەکەم مەبەستم ڕێکخراوەکانی ئەوەی سەر بە حیزبی دەسەڵات نین چونکەوانی کە خۆی دەسەڵات خۆی مهتەم نییە دەسەڵات لە کاتێکە مهتەما بۆ شتانە شتێ بکە بۆ ڕازامەندی ڕۆژئاوا چونکە هەموو مانەوەی بەدەستی ئەوانە یعنی ئەبێ ئەو شتە بکە کە بۆ ڕازیکردنیان مەبەستم لە ڕێکخراوەکانی تر غیری ئەوانە ئیتر ئەوانەشی ئەوەی سەر بە دەسەڵاتن یعنی بۆ کوتم کۆمەڵێکە کۆنە مارکسی و کۆنە شوێعی و أنا كنا بعسين شيخ وأنا هنا كان يترى معنا تياتي مثلا هر يترى يبي تشبيلا يعني يبي رابردية كي يبي رابردو كي بصريته بشي بشيء كدصلات يعني حزبك بيرازي بي أنا جوازا يعني تعمل بلين كبايتيشن لأنه كومل جاب بلام لبر أو مثلا سربة دصلات ودصلاتش يعني بيباكل أو كمان إيش كاني أوان شو كدصلات بيباكل هالوشاني خيزان شو أصلا يعني ده صلاة يعني من تصوري خموكو بعام هناك فرد كان بعام حلوشاني خيزان لمصلحتي عيتي شو خيزان كي بتوبية بابلين يعني دائما ده صلاتي ديك تاخوسه بين هاوليا هم مؤسسات اخوار خوي هالوشنيتو بو اخوي بتامي بتوك ما يبمينيتو والله ما قال مجموعه مؤسسات كمؤسسه قضايا هي مثلا ملاكانه هي خيزان امانه مو بقوت بد سنوري كي بودانين او هناك ان جاء بس سرباريت امريكا يعني اويك ما في جنو فرودي اسلام يعني سيري يعني مسام كابريتو اشاره بوك من ناوع معزك من ناو بلم بو خلق بزاني مازال السرع قادر باسي اوي كردوك على هنا على نيوي كومالجي كردي كويليا يعني من سالي راه بيروزباي ليكم لم كنالو بيروزباي سرو قادر مك دواي دصال بيشو يعني توزيهين بو يعني استكي يعني بلن تطوري كردوه شو بيرمانيت ام بيش دصال بو لازم يعني دصال لكوبونيكا تومر دنيكش طبعا بلاو بو كايوت خلق مو خلق نكني كومالجا خلق وكو صقن صقوان اجر نانيان نيتي بيتورن طبعا خو انكاري كرو هرشو اوشان كي دوايتو مال دنيا بلا بو طبعا بو يعني زول لسر بارتي كوت شو مسؤول اعلامي بارتي بو بارتي دوري خسوا ماي كي زول كان صالح قصينك يعني لما خير انا دور كوتوتو استا لو يكحمو كو ملقى هم خلقك كصقن اورن اجرنان ينيتي ساعات تسني وي خلقك افرتين كويلن هرباش يعني استنازم دصالي تر كان بين السر
چارەکەکی هەر باشترێکە ئەم جۆرە کەسانە ئەو قسانەکەن قسە فڕێن قسە یعنی مەسەن خۆی سەرۆ قادر مەسەن کەسێک وەختی خۆی شویعی بووە مەسەن هاتووەتە ناو پارتێکی ئەسڵی نییە پارتێکی ئەسڵی ئەوان باسی ئەوان نەکەم ئەوە ڕابردوویەکی هەیە یعنی چێ ئەو کاتە مەسەن یەکی قەڵەمەکانی شەڕی ناوخۆ ئەو ناسراوە بەوە مەسەن دەسەڵات لەگەڵ ئیسلامی ناکۆکە تونگترین دەنگە دژی یەکێتی تونگترین دەنگە بە هەمان شێوە کەسەکانی ناو یەکێتی کە وەختی خۆی مەسەن شتێکی تر بوون سێرێکی ئەوانە زۆرترترین لە یەکێتی ئەسڵیەکان ئەمانە یعنی شتێک ئەو ڕوژێن شتێک قسەیەک ئەکەن کە یعنی کە هەمووی هەر قسەی یعنی بێ سەرەوە بەرە قسەی بنەماوانە ئەمانە باسی ئافرەتەکەن باسیەوەکە نیوەی کۆیلە نیوەی کۆمەڵگە کۆیلەیە کە خۆیان پێشتر بە خەڵکەکان هەموو بە سەگ شوبهاندبوو باشە بەس ئێستا جگە لەو کەمینەیە ئەو ئافرەتێک کە پابەندە کۆیلێ یاخود جگە لەو کەمینانەی کە دەسەڵات یاخود باندی لە فرۆشی بازرگانی پێوە دەکەن کرین و فرۆشتنی پێوە دەکەن بەڵێ ئێستا باوەی کە باسی ئەوە کەڵێ ئافرەت کۆیلەیە ئافرەت ئاوە سەرێکە ڕێکخراوەکان یعنی ئەوەی کە ئێمە ئەیان بینی ئایدۆلۆژیەکان سیاسیەکان نەک ئەبڵین کەم نەکەمتین هەر هیچ قسە ناکەن لەسەر لەش فرۆشی باشە لەش فرۆشی خۆی ئیهانی کەرامەتی ئافرەتێک نەوە هەر خۆی یعنی هەر بەڵێن زاراوەیە کە پێڵن کۆیلەی سپی بە لەش فرۆش ئەڵێن کۆیلەی سپی قسەیەک لەسەرەوە ناکرد یعنی سەبەب بۆ ئەڵم چکە ئەوانە ئایدۆلۆژین ئەوانە حیزبین ئەوانە یعنی مەبەستێکیان هەیە بۆ چونکە ئیسلام یعنی دین مەسە دژی لەش فرۆشیە ئەگەر ئیسلام یعنی لە ئیسلامە لەش فرۆشی جائز بووایە و بەڵێن سنەتیش بووایە بابڵ یان واجب بووە لەش فرۆشی ئەگەر ئەوە بۆ ئەوان دژایەتی لەش فرۆشیانەکە بەڵام لەبەر ئەوە یعنی ئیسلام دژی لەش فرۆشیە سێرێکی ئەمانە یعنی لێ بێداین چووگاڵن شتێ نییە ئەمان یعنی ئەگەر ئەمە دژی یعنی شتێ نییە کەرگە دژی بین ئێمە بڵین زەربە لە ئیسلام بە پێشەوانە هەر بۆیە شکە لە ڕۆژئاوەش بەشێکی وڵاتەکە ئەوروپیەکان لەش فرۆشی یاساییە تیای ئەوە قسە بۆ لەبەر ئەوە لە ڕۆژئاوایە ئەمانێ مەرجعیتیان ڕۆژئاوایە ها کێشەکە ئەوەیە یعنی سەرێکی کابرا کۆرە مارکسیش بووە ئیسا حالیان بۆتە بەحساب لیبراجە بۆ ئەڵم دایمەن چەپ و لیبرالی وڵاتە عەرەبیەکان لەگەڵ کوردستان نسخەیەکی زۆر سەقەتن لە چەپ و لیبرالی وڵاتانی ئەوروپا ئەمان ئیتر لەبەر ئەوەی سابوونەتە لیبرالی و ئەو شتانە ئێستا ڕۆژئاوە چ شتێکە لەش فرۆشی جائزە یعنی یاسایە قەیچەکە بالێریش یاسایە ئەم کەمینەیە ئەمانە کە هەموو شتەکان ئەشێوێن سوپاس دەکەم کاک حاجی سەبارەت بە ڕۆڵی ڕێکخراوە ئیسلامیەکان تا چەند ڕۆڵیان هەبوو لە پاراستنی کۆمەڵگە چەندە پێویستە ڕۆڵیان فراوانتریش کرێ و هیچ فەندێک هەیە بۆ ڕێکخراوە ئیسلامیانێکە لە ئاسی نێودەوڵەتی بڵێن وەکو هەندێک ڕێکخراوی تر بۆی کە پاڵپشتیان بکرێ بۆ کاری چاکە وەڵامە زارە سوپاس بۆ خوا لە ماوەی ئەم ساڵانی ڕابردووە ئەم 29 ساڵ و 30 ساڵی کە لە دوای ڕاپەڕینەوە و ئەگەر حیزبە ئیسلامی و ڕێکخراوە ئیسلامیەکان نەبووە لەم کوردستانە بارودۆخی کوردستان تەنانەت لە ڕووی خێزانیەوە و لە ڕووی پەروەردەیەوە و لە ڕووی ئەو سیما دینداری کە بەم کوردستانەوە دیارە طبعاً بە ئیزافەتەن جوهدی مامۆستایان و مەداریس و تەکیۆخانەقا و ئەمە واضحە هیچی لەبیر ناکرێت بەڵام ئەتوانم بڵێ لە ناوەندە ڕۆشنبیریەکان لە ئیعلام و تەنانەت لە کۆلیژەکان و لە ناو گەنجانە کاریگەری ڕێکخراوە ئیسلامیەکان و گەنجە ئیسلامیەکان و حیزبە ئیسلامیەکان ئەوە هیچ قسەی لەسەر نییە ڕۆڵیان زۆر دیارە سوپاس بۆ خوای گەورە خوا لە هەمولایەکی قبول بکە یعنی تۆ ئەو دیمەنە جوانانەی کە لەم ئەخیرە ئەدبینی ئەوە لە چۆ لە هوانە ڕوویدا کە ئەو گەنجانەش هەمووی کوڕکچی ئێمەن یعنی ئەوانش سەرگەردانن خۆ شوێنی خیشی خراپیان نەکوردەوەن ئیش گەنجن حەزەکەن سێر ماڵتوشتکەن قەزمەوەیە لە جیاتی ئەوەی ئەو خەڵکە لە شەوانە ببینە گازین و کافتریاکانیان پێپڕکەین و بیان بینە شوێنی گوناح و یعنی ئەو شوێنانی کە لەش فرۆشیری ئەکرێ پڕیکەینەوە حیزبە ئیسلامیەکان یا لایەن ئیسلامیەکان یا ئەتوانم بڵێم ڕێکخراوە ئیسلامیەکان گەنجەکان ڕۆڵیان دەوریان بۆ ئەکەنەوە و مەشروعیان مەسەلەن مسابقە ئەکەنەوە لەسەر فەرمودەکانی پێغەمبەر لەسەر حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مسابقەی لەبەرکردنی قورئانە کە بە هەزارەها ئاخر پرۆژە لەم بینە جەنابتان ئاگاتان لێ بۆ راپۆرتان کرد زیاتر لە 50,000 کەس کە ئەمە بەڕاستی یعنی ئەمە زەخیرەیەکی زۆر گەورەیە بۆ ئەم میلەتە سوپاس بۆ خوا ئەو ڕێکخراوانە وایان کردووە ئەو گەنجانە لە دەوری خۆیان کۆ بکەنەوە ڕۆڵی ئیجابیان هەبێ هەم بۆ ناو خێزانەکان هەم بۆ دەوروبەریش بەڵام بەشەکەی تری لایەنەکەی تر کە بەرنگاربوونەوەی ئەم بابەتە بکەن کە هەندێک ڕێکخراوەی کە ئەیانەوێت لایەنی ژیانی خێزانیمان تێک بدەن یا ڕەوشتیمان تێک بدەن ڕێکخراوە ئیسلامیەکان ئەبێ لەمە دووە
لەو حاڵەتێک کە پێی ئەوترێ دەستبەردانیان ئیش نەکردن ڕاوەستن و ئیش بکەن دەست بەکار بن ئێستاکە کاری تر لە پێشە ئێستا کارەکە قورسترە ڕاستە ئێمە دامی مالیمان نییە لە ڕووی دووەلیەوە ئەوەی ئیشارەت جەنابەت پێدا کەس یارمەتێدا کێ یارمەتێدا ئێستاک ئەستەن لە دنیا بووینەتە حەزر بەڵام بە جهدی دینداران و بە خەم خواردنی ئەو گەنجانە ئەو خەڵکە خەمخۆری دینە ئەلحەمدە ڕێکخراوەکان دەوری خۆیان بینی و بەڵام ئەبێ زیاتر ڕۆڵ ببینن لەوەی کە نێرن ئەو ڕێکخراوانە کە بەناو ڕێکخراون ڕێکخراوەی ناو خێزانمان لێ تێک بدەن شیرازە و شێوازی خێزانی ئێمە لەناوبەرن بۆی بەڕاستی ئەرکی سەرشانی هەموو کەسێکە نەکە ڕێکخراو کاک حەکیم نەکە ڕێکخراو خۆ ئێستاکە جەنابی مامۆستا فازڵ نووسەرە ڕێکخراویشی نییە بەڵام وەکو نووسەر ئەبێ ڕۆڵی هەبێ ئەبێ شاعیر دەوری هەبێ ئەبێ خەتیبەکان لەمە دوا لەسەر مینبەر ئەو خوتبە مردارەوە بووە نەدەن کە خەڵکی بخەوێنن ئەبێ خەڵکی بە ئاگا بێنەوە لە حەقیقەتەکان باوا کارێک تیوانە بێ خەڵک نەزانێ ڕاستی چییە و درۆ چییە چێ حەقە و چێ ناحەقە ئەبێ بەڕاستی گەنجەکان وایان لێ بکەین خاوەن دڵێکی زیندوو بیرکردنەوەیکی جوان بن کە تۆ ئەمە ئەزانی چەند گەورەیە تۆ هەموو جمعەیەک خەڵک کۆ ئەبێتەوە بۆت قسەی بۆ ئەەکەی ئەمە هەمووی تەسیراتی هەیە بۆ ڕەتدانەوەی ئەو فکرە چەوتانەی کەوا خەڵکێک لە ڕێی ڕێکخراوەکان یان دەسەڵات یان ئەملا ئەولا ئەیانەوە شیرازەی کۆمەلگاتیەک بدەن باشە ئەگە بەس ئەگەرانی پیرۆزی ئیسلامۆک خۆی جێبەجێ بکرێت ناو خێزان دەبینی خاوەنی چی خێزانەوە سەبارەت بە مافی ئافرەتیش ئیسلام و مافی ئافرەت لەسەر ئەوش قسەمان بۆ بکەی بە کورتی بەسپاس دەکەم والله يعني من إسلام أمانة دينك واضحة في غنبري خاصة سمعت تركتكم على محجة البيضاء محجة البيضاء أوي مشتي شارع أمانية أما هم إسلام دو بشا نظريكي بشا عمليكي بشا نظريكي أو خواي جورا بآيات هم يداريك دول لمسر بأسر القرآن كروا يكفر جوازينا بيني لنيوان حق ما فكان بو آفرت وبو بياو ورولكان دياري كراوا ولا لياني عملي شوا لياني كرداريوا ئەوە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە سیرەی خۆی لە ژیانی خۆی لە ناو ماڵی خۆی هەموو پەروەردەیەکی جوانی دەوروبەرەکەی خۆی کردووە و بە عەمەلی خۆشی تەطبیقی کردووە مافی ئافرەت لە ئیسلامە لە هیچ شوێنێ ئەوەنێ لە ئیسلامە پارێزراو لە هیچ شوێنە پارێزراو نییە لە هیچ شوێنێ ئەگەر باسی ئەوروپان بۆکەیت بڵێ مافی پارێزراوە ئەوروپا مافی دایکایەتی لێ سندرایەوە مافی ژنایەتی لێ سندراوەتەوە مافی خوشکایەتی لێ سندرافەتەوە مافی کچایەتیشی لێ سندراوەتەوە ئێ باشە تا کچە نەتوانێت ممارەسەی کچێتی خۆی کا لەگەڵ باوکو دایکێک جیابوونەتەوە هەتاکو ژنە ئەم پیاوە تەنها بۆ ڕابواردن لەگەڵی بێ هەتاکو ئەبێتە دایک بۆکو خزمەتکارێ مناڵی سێری بکات دوایی سبێنێ مناڵە دەریەکە ئەبێتە داپیرە قوڕەکرێ بەسەر کەس بە ساحێبی خۆی نازانێ ئەوەی کە لە ئیسلامە ئەم چوارەی ئافرەتی دیاری کراوە لە کۆ قەدر و ڕێزی بۆ دیاری کراوە جگە لە ئیسلامە ئێستا بە عملیش دارە خۆم قسەی من لەسەر شاشە تەنها بڵێ ئەگە نەزەری بەوەرە با لایانی عملیەکەی بین ئادەی یەک ئافرەتی ئەوروپین بۆ بدۆزەرەوە لە هەموو ژیانی خۆی لەگەڵ یەک پیاوێک بووبێ هیچی لە دە پیاو کەمتری نەکردووە هیچ پیاوێک ئێستاکە سیقەی بە ئافرەتی ئەوروپی نەماوە لەبەرەوەی بەجێی دێرێ ژن شووناکە لەبەرەوەی نەوێرێ مناڵی بچووکە پیاوەکەی نابێ بە باوکێکی باش و هاوسەرێکی باش وەڵڵی لەگەڵ لە ئەڵمانیا بوومە دانیشتومە یەکێک لە دایرەیەک بوو وەکو میسالێکی دێم کچێکی ئیتاڵی بوو بە ئەڵمانی قسەی کرد یعنی قسەی کرد بۆم دەستی کرد بە گریان وتی تەمەناکەم وەکو ئێوە باوکێکم هەبوایە برایەکم هەبوایە پێی بڵێم ئەوجا من بە ئەڵمانی پێوتم من شوێستە یعنی خوشکەکەم یعنی زۆر تەعجیبی ماوتی ئەو قسەیە بۆ من ئەزانی چەند خۆشە من 8 ساڵە باوکم نەبینیوە یەک برامەیە هەر نازانم چییە یعنی ئەمەنە لای خۆش بوو ئافرەتی ئەوروپی قوربەسەرە مەحرومە لە سۆز و خۆشەویستی باوک و دایک مەحرومە لە سۆز و خۆشەویستی برا لە مێرد مناڵیش تەنانەت مناڵیش ئێستاکە وایان کردووە مناڵ ئیتمای بۆ دایکی خۆی نەبێنێ ئێمە نامانێ ئەمە دووبارەکەینەوە لە ژیانی خۆمانە بەڕاستی ئەوەی کە لە ئیسلامە هاتووە چارچێوەیەکی جوانی دیاری کراو مافەکانی دیاری کردووە و ڕۆڵەکانیشی دیاری کردووە ئەگەر وەکو خۆی جێبەجێی بکەین بەڕاستی ئافرەت تاجی سەرە هەتا کچە هەر تاجی سەرە هەتا خێزانە هەر تاجی سەرە هەتا دایکە هەر تاجی سەرە و ئەگەر داپیرەش بێ هەر وەگەڵی هەر تاجی سەرە ئەمە ئیسلام ڕۆڵەکەی دیاری کردەوە من نەم کردووە بۆی بەڕاستی ئەگەر پابند بین بە ئیسلامەوە ئیتر پێویست بەم هەموو بەیت و بالۆرە و کۆنگرە و مؤتەمەر و مافی ئافرەت و ئەم بابەتانە ناکە ئەو توند و تیژیەشی کە بەرامبەر ئافرەت ئەکرێ لە ناو کۆمەلگاکانە ئەوەندەی ئێستا بڕۆ ئیحسابێنە
وەری هی کوردستان دەرکە دەرەوە لە شوێنە ڕسمیەکان لە پۆلیسی دوندوتیژی ئافرەتان لەگەڵ فەڕەنسایە کە فەڕەنسا بە وڵاتێکی پێشکەوت و خوازداندرێ فەڕەنسا زیاتر لە کوردستان ڕاستە ژمارەکەی زۆرە بەڵام توندوتیژیەکە زیاد لە حەد زۆرترە ئەوە دیارە وازە حکاوەتە ئیستا مافەکانی دیاری کردەوە. سوپاس دەکەم کاک حاجی کاک فازڵ کاتمان کەماوە بەس چارەسەر چییە و ئەرکی حزب ئیسلامیەکانیش چەندە خەڵک گرینگە پشتیوانی ڕەوتە ئیسلامیانە بێت جا لە ئینتیخابات بێت لە ڕێکخراو بێ کۆمەڵی ڕێکخراو دامەزراون کە لە بواری خێزان بەها بەرزەکان کار دەکەن چەندە گرینگە پشتیوانیان بکرێت. والله هەر بەس ئێمە ئضافی بۆ ئەوەی حاجی کاروان باس کەم ئەوەی کە ئەوەی تعدایەکە لە ئەفرەتان نەکرێت لە یعنی مثال هەر ئەمڕۆ یعنی هەندێکی تۆزە کۆنی یەک دوو ساڵەمەوە پێشاڵێ ئەوانەی یعنی خەڵک ئەوەی بینیوە لە ناو شوێنە لە ئەوەی هەوانە بەس لا ئێمە شای بەڵام لێ یعنی لە ناو ئیشە لە کارە لە دەرەوە لە هەموو شوێنەکە یعنی محارشە ئەکرێت بەدەست بیان یان بڵێن بە فعل بیان بە قسەکردن بێ ئەڵێ سەی 43 ئافرەتان لە بریتانیا تووشی ئەو بوون لە ئەمریکا سەی 81 يعني گەشتوێتە ئەو حاڵەتە کە ئەمە لا ئێمە جاری باش شتێکی ئاوار ڕوئەیە یان لە بۆنەیەکە لە یینەکە ونێ ترەوەش ئەمە هەر ئیضافەیەکی تریش یەکشت هەیە بۆ مەسەلەی دایکە حاجی باسی کە مەسەلەی دایکێتی یەکێ لە شتەکان مەسەل ئەوەی مۆدیالی قەتەر شتی جوانی ئیسلامی پیشانی ئەو خەڵک یەکێ لە مەسەلەی دایکێتی یاریکەرەکان چون باوشیان بە دایکیانە کرد لای ئەوان ئەوە هەر غەریبە حتى وعنوان لي هاتوا أوان لحسودي أوينك القرآن كباسي أواناك هندي لأهل كتاب يعني حسودي تام بيبن لحسودي خانيك إلا رجنا مكان وسيانا أم باوش كدني يعني كان بداي كان أواش تيجي ناشرين وجوان نبو يعني بقول رقي خوانه شو كبو شتيكي بيشاني أفرتاني أوروبايا شتيكي يعني تو كدواي أبي بدايك أو كركا وفاكيتي بأخذ أنجا بالنسبة شارة كانت طبعا عندي كم لا وكو حاجة باسي كله خو معنوه دس بيكين إما يعني ڕێکخراوەکان و مەلاکانیش بە تایبەتی ئەبێ ئەوان یعنی بەڕاستی دەورێکی گەورەتر ببینن لەوە هەموو یعنی ئیتر نووسەر و بانخوازە و ئیتر هەر هەمووی ئەبێ ئەو دەبینێ و بە شێوەیەکی جوانیش ئیسلام پیشان بین یعنی تۆزە دوور لە ئینفعال و دوور لە هەندێش و بەعزێش هەندێشت هەیە بەڕاستی هەندێک کەس هەیە یعنی مەلایەن شتێکە عقليتي خوي وكلتوريا كيسبين بسر إسلام كوانية يعني هول يعني أو كسا أو خلكانة للروي إسلام ولا واز للروي زانية ولا واز إما ما قرب بشوي كي تو نرمتر يعني لقال أوان أقصب كين شان سريك تريشة ما وابكين يعني إشي خمام كين شان سريك تريشة هلا سرش أوروباويت بروك أماني إيرا أو ك إيش هنا كرخرا وكان كأوي سياسية حزبية حتى أوي كعلمية هرهم يعني أوي كزوري عبان صافي شباب لين إيش شكا هر هميان شخصيتي يعني وكو شخصيتي معنوي إخوان هموش كان لرجعة ورقتوها يعني ليه ورقتوها يصير رجعة وسبي بيبا محافظ كار هر مسألة جندر سبين أخوي رفزيكا هر رجعة رفزيكا أوان بيش ما رفزيكا أجا سبين رجعة يعني بيبا مسلمان بلين هنا كان سرك وزير كان يمشي لمزجود نيوش كان براك روزي بيش وبرمان ناكي لمزجود أوان بيش ما نكون أوان شخصيتي كان للرجعة ورقتوها أما الشكل أشار السركان وتصوري شكم يعني لواني أما وانام يعني موجة الحادية وإباحية وجندر وأمشانا رجز بازي أشتانها ورجز بازي أنا يعني هنا بنو أجنا أستيك دواية رد فعلك زور بقوة أبيه لهلا الرجعة أخوي رد فعلك زور بقوة يو هزي محافظ هز بياك يتر أوانش أشنا سبب زبي أوانش يعني خلق لبارتي إسلامية كان يعني أبي أبز أو أبي أبزان يعني هولا بولا سراسي برلمانيش بو قورنياسا بيشتيش قور أبي خلق يعني هر ورياب يعني براسي ورياب يعني استاك خلقك يعني هزي السياسي كبراسي محافظة كات لسر يعني كالتوري يعني كالتورة باشكي كردو لسر دينك لسر يعني دواروجي خيزانك يعني أو كسب كمنالك استا بشوكه اسمني قورابي أو كمحافظة لك الحزب الإسلامية كان بهمو كمكورتيا كان يعني أوان هشتا أو أشتيان هي أو بهاينا أتوان بخيزان يعني براسي يعني بارتي وياكيتي إسبايتي يعني كردوه بشويك راستخو ناراستخو بحدوان هو كاريكي قورن بو هلوشاندني خيزان بو جيليك يعني سد لي شواء شونك أوان سود لو جيلة ورقرن ريك وكو سردمي صدام بيرمانيت أو كاتا بيشو حملة إيمانية كي صد بعث أيوة سياسة مكة بقانش أيوة بروب خوروا برو خليكي أفرتان با شويني أهين بلا همو شويني خرابها بو بلس على خليكي سياسة ما با أما باتوية كده أجر أمنا أجر أيوة تاني يعني دوار روجي خزانة كانت منارة كان كرك كانت يعني باش بيه أبي وريا أو خالص. كم كاك حازي كم ترلا خلك أو كبرزوت درمانة كهر عيني بروز إسلامه خزانة كان لموضوع مثلا برودة خزانة تشيله بكرة مثلا سيستمي برودة بيوسي بس بدأت شنو يك
و ئەو ڕووداوانی کە لە ڕابردوو ڕوویانە دەبێت ڕامان بچڵەکێنێ هەڵوێ سێ بکەین بە کورتی بێسپاسەکە. پێنج پرسیارت کرد لە نی خولەکان چۆن جاویدەوە فەرمو کاک حاجی. یەکەم خۆمان واعی بین پێشی هەموو کەس خۆمان یعنی هەموو کەس هەموو گەنجێک هەموو تەمەنێک دوو دایک و باوکان زۆر گرنگە دایک و باو گەورەترین مەدرسەیە سێ ڕۆلی مامۆستایانی مەکتەب لە قوتابخانەکان مامۆستا فازڵ بیدا ئیشارەتی پێدا کە ئەوەیان نێشتۆ بڵێن پەروەردەی ئیسلامیان نێشتۆ بۆتە شێوازێکی تر و مێژووی ئاینەکان بەڵام مامۆستایان ڕۆلیان هەر ئەمێنێ بگرە بێ کاریگەرتریش بێ. چوارەم ئەو ڕێکخراوانەی کە ئیسلامین یعنی ئەبێت دەوریان هەبێت لەکردنەوەی خول و مسابقات و ئەم بابەتانە. پێنجەم خەتیب و مامۆستاکان ئەبێ لەمە و دووە بەڕاستی بەنەوعێکی تر مواجهی ئەم بابەتە بکەن بۆ پاراستنی خێزان و یعنی چۆنەڵی ڕۆلێکی تران بێ. خاڵی تر ئەوەیە هەموو کەس هەر مسلمانێک ئەو مەسئولیەتە هەستی پێ بکا بەرامبەر ئەم دینە نەک تەنها دکتۆرێک بۆ خۆی دکتۆر بێ و مامۆستای بۆ خۆی مامۆستا بێ مهندسی بۆ خۆی مامۆستا یان سیاسیەک بەڵکو ئەمڕۆ سوێشیال میدیا بۆتە باشترین چەک بۆ تەوعیەکردن و ڕۆشنبیرکردنی گەنجانمان بۆ ئەم دینە جوانە. گەنجانی ئێمە لە ناو کۆمەلگای کوردەواریە گەنجانێکن قابلین بە ئیستیعاب بۆیە بەڕاستی ئەو گەنجانە ئەگەر ئێمە ئیتیجاهی باشیان پێ بدەین ڕۆلی خۆیان ئەبینن و خەڵکێکی باش دەرەچن ئەو کاتە ئەم بابەتانی کە باسمان کرد تاسیرانیە ناکە. بەڵێ سپاسان دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان کاک حاجی کاروان و کاک فازڵ قەرەداغی. سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.